الو باشي خوشككم احوالت كوا ابراهيم جيان وضعتك واحوالتك باش ما نقولكم احوالتكم باشا ابراهيم جيان براستي وضعم باجنيه چونك خمي زور لتو دخو لو غمينه من داخل خوشككم حتى استنى ماري باورناكم بشتموش هل ليرة زور سرب راحتا ابراهيم اوهانابي او جنيتو هتا او شتي لكم بي بحياتي اتو ماري خوت نابيني او شتتي لتويان بردايا ها لو يا بين باشا مادام حسابت لونا كان اتوش هيت حسابيان لو مكا باشا اتسكم تيلي بكم اك بيمري دزانيتيا جناكم لو ديتيا ودبي جني بسر بيني لا خوشكم جن حمي بوچيك ليم قرن نا بابا نا او جنجي زور باشا وخانه ودكشي زور باشا مردكشي تازه عمري خواي كردي او جني لو تدينا او حكي مش من هردي ولا الري اقات راسي بي بقى مش بيت وقصد لقربك تباشا لا حكي بني ربزاين كودي باشا خوشككم بدي خوافي خالد برام نرميني خێزان هیچ عیبی نییە والله ڤیان تووشی مشکلەکت دەکاتن دوایی ئەها بەخۆت بەرپرسیار دەبی بابا ڤیان ڕاست دەکات فکر لە ژیانی برا گەورەی خۆی دەکاتەوە حەچیم ئەتوو دەزانی ژیانی من کووە من جەهەنەم ئەمن لە هەفتەی 3 ڕۆژان دەچمەوە ماڵێ ئەویش خوشکەکی هینایە بەرامبەرم نیدانایە و نەخۆشیشە برام والله گوناحت دەکاتێ چ عیبیتی گوناحە خۆی گەورە وای دروست کردیە ناکە گوناحە براکەم بەس ئەوە خۆ بەتەنێ نییە دوو برا هەیە خوشی کێ لە بابستە لایوان برام باشتێک لە تەنیشتە یعنی لۆ ناکەی بەدەستی بینی کاکە ئەو بەهەشدار پیرۆزی نەرمینی براژنت بی ئستا پێم برێ ڤیانە توی لۆ چ ناردیە برام ئەو بێگەردی کچی مام سابیریە ئەی ماشەڵڵا خێزانێکی باش بابەکی باش ئیشەڵڵا بە قسمەتم دەبی بگرە بە قسمەتی چ کاکە خۆ بەتەمانی ژنی بینی لۆ ناینە ئەگەر نەرمین حساب لۆ من نەکە ئەمن 1000 جارە حسابی لۆ بۆ ناکەم باش ئەوە ژنتینە لۆ تەلەفۆنەش ناکەی لۆ چێ لە بۆ شێرزادی کورە شێرزاد ئەو پیاوەیە من تەلەفۆنی لۆکەم ڕەئی وەرگرم بەجێ من دەکەی پرسە چی پێ بکە لەبەرەوەی براگەورەتی کورە ئەگە ئەو پیاو بە خوشی خۆی بەڕەلای 100 جاران نەدەکرد دەیچودەی حەواندەوە ئاخر ئەگەر تووشی مشکلەی بووی ئەمن تەداخل ناکەم دە باشە دەی باش کاک شێرزاد زۆر سپاس کاک براهیم ئەگەر زەحمەت نەبی سەردانەکەم بکە و ڕۆکە لە کارگی هەرچەندە جێیەکەم دوورە بەس بڕوا بکە ئیشێکی زۆر بە پەلە و زەڕووریم تێتا خێر ئەتوەرێرە هەموو شتێکت تێدەگەینم بەس تخوا لە بیرینەکەی باشە لە چاوەڕێی تودامە باش کاکە باش خوار لەگەڵ خواحافیز کاک شێرزاد با ڕاست و ڕەوان پێت بڵێم بەڕاستی ئەمن زیاتر ناتوانم درێژە بە ژیانی هاوسەرگیری بدەم لەگەڵ نەرمینی خوشک باشە حەقی خۆتە کاک شێرزاد تۆ خوا عیب ناکەی برایەکەم ژن بەسەر خوشکەکەت بینی بەس نا ئەنگۆ هەموو شتان قوبوڵە بەس لەبەرەوەی خوشکە نەخۆشەکەتان بەخێو نەکەن پێتان خۆشە کە تەلاقیش بدرێ وس حەچی وس باشە چۆن پێ باشە ئەی بکە دانشە جەو بدەی حەچی والله و بیلایەتی لای زارش کە لە حوزوڕ و قسەی زار بکەی چاو دەردێنم تێگەیشتی وەرە برایەکەم وەرە ئەتوی هێشتا منداڵی لەو بابەتانە سەرت دەرناچی تێدەگەی هەستە بڕۆ بانی نەرمینی بلاژنێتەوە خەبەری پێڕا بگەینە لە ڕێی مەحکەمەی منداڵەکانی لێ وەردەگرینەوە لۆ ئەتوو بەتەمای تەلاقی بدەی یان ژنی بینی بەڵێ تەلاقی دەدەم نەرمین شایستەی وەینێ منداڵەکان بەخێوکە ئەو هەر لەوەی باشە هازاری خوشی بەخێوکە هەستە بڕۆ دڵنیا بە بڕیارێکی زۆر هەڵە دەدەی هەستە بڕۆ حەچیم هەستە
خوا هیدایەتت بدا.